بەڵا عزیزان لەگەڵتان بەردەوامی نوچین لێ تەوەریکی دیکەی پرۆگرامەکەمان ستۆدیۆ پڕبووە لە پەیکەر و هاوشێوەی کەسەکان لە سلێمانی چەند ساڵێکە پەیکەریان هاوشێوەی سێڕەهەندی کەسەکان دروستەکرێتەوە کە چەند ساڵێکە چەند کەسێک لەم بوارەدا کارەکەن و بە خۆشەویستی و بە هونەرەوە کارەکەی خۆیان ڕاپەڕێنن و کارەکە پێک هاتووە لە تەواوی وردەکاریەکانی کەسەکان لە شێوەی کەسەکان لە جلوبەرگ و کەسایەتی کەسەکان دروستی یەکەنەوە. من زانیاری زیاتر ناڵم لەسەر کارەکە ئەچین لای بەڕێز کاک پەیام ئاوات پەیکەرساز و خاوەنکار. کاک پەیام سڵاوت لێ بێم کاتەوە باش. سڵاو لە ئێوە و بینەرانی کورسات و بەیانی هەمووتان باش. کاک پەیام چەند ساڵێکە ماوەی 4 ساڵ زیاترە ئەم کارە بەڕێستان ئەیکەن و یەکەم کەس بوون کە ئەم کارەتان هێناوەتە هەرێمی کوردستان و عێراقیشەوە ئەم کارە ئەکەن. ئەگەر زانیاری زیاترمان بیتێ سەبارەت بە کارەکە و دەستپێکی کارەکەتان و لە ئێستادا کارەکەتان گەشتۆ بچی. وەڵاهی ئێمە بیدا تقریبا 4 ساڵ و نیوە بێت دەستمان پێ کردووە وەکو یەکەم کۆمپانیا لە هەموو عێراقا دەستمان پێ کرد و هەتا ئێستاش تاکە کەس و یەکەم کەسین کە و ئیشە ئەەکەین لە هەموو عێراقا. قۆناغی یەکەم ئیشەکان کە دەستمان پێ کرد مەوادێکی جیاوازتر بوو، بابەتێکی جیاوازتر بوو، وردەکاری کەمتر بوو، زیاتر ئیشی جیهاز بوو، ئیشی دەستی کەمترتیا بوو و پێویست بوو زیاتر کەسەکە بێت سەردان بکات. بەڵام دوای چەند مانگێک تەجروبەی ئیشەکەمان کرد کە ئەوەی ئەوێت بۆ دیارەتی بۆ کەسێکێتی یان لە دەستی یاوە یان بۆ مناسبەیە کە بۆ سوپرایزە بۆ ئێمە ستایلی ئیشەکەمان گۆڕی مادەکەمان گۆڕی کردمان بە مادەیە کە بۆ نمونە کەسی وا هەبوو یەک ڕسمی ڕەش و سپیلا بوو کاتی زیاترەوێ بۆ ئێمە هیلاشی زیاترەوێ بەڵام هەوڵمان ناوای لێ بکەین کە هەچ کەسێک حەزی لێ بێ و وانە بێت تەنها بۆ ناو سلێمانی بێت. شێوازیشکردنەکەمان گۆڕی ئێستا نەک تەنها سلێمانی هەولێر جنوب بگرە دەرەوەی وڵاتیش من مانگانە لە دەروی وڵاتیش لە وڵاتە عەرەبیەکانی تر تەنانە لە ئەوروپاش ئێمە مشتریمان هەیە تەنها لەسەر ڕسمێک داوای ئەکات و بۆی ئەنێری. زۆر باشە باسی کەرەستەکانمان بۆکەی لە چی دروست کراون؟ بیدایەت پێم وتی ئەو مادەی یەکەم جار کە بەکارمانێنا پاودەرێکی تایبەت بوو. هەیە لەنێو ئەم پەیکەرانەیە؟ بەڵێ لەناو پەیکەرەکانە کامیانە؟ ئەو بڵێن ئەوەی جلوبەرگە سەربازەکەی لەبەرایە و ئەوەی کە حەجمێکی پشکۆلەی هەیە جلێکی هەندەسەی لەبەرایە ئەو دوانسیانە بۆ دروست کراوە. حەجمێکی بچووکمان ئەتوانێ بکەین زۆرتریشی جیهاز بوو وردەکاری ئەوە دەرناچوو کە ئەمانویست ئەوە سەردانی کردایە و زۆر زوو ئەشکا بۆیە ئەوە مەوادی یەکەم بوو کە بەکارمان هێنا. دوای ئەوە کردمان بە مادەشی پلاستیکیە. کاک پێم چینە ئەوەکان زانیاریمان بیتێ فەرموو. ئێستا ئەمە مەوادی یەکەمە کە باسم کرد ئەمە ئەخیر حەجمی گەورە بوو کە ئەمانتوانی دروستی بکەین. ئەگەر دیقەتی بەی وردەکاریەکان بەشی خۆی مەلامەحی دەموچاوی کەسەکەی تایە بە زۆریژنە و مادەکەی وایە ینی بە کەوتنێکی بەسیط دەسەر لەسەر و مێزە بکەوێ ئەگەری هەیە بشێت. بۆیە ئەمەم گۆڕی ئەمە ئیلاوە سەردانیشی بکردایست لە 3D سکانەرێکمان هەبوو سکان بکرایە بۆی ڕۆخساری کەسەکە وەرگرت بۆی کامل هەموو تەفاسیل و وردەکارەکان ئێستا ئەمانە هەمووی لەوێ سکان کراون هەمووی لای ئێمە سکان کراون. سکانەرەکەمان تقریبان 144 ڕسممان لێ وەرەگرتن بە کامێرای فول کوالەتی لە یەکسانیە کامل غورفەیەک بوو هەمووی کامێرە بوو. ئێتە دوایی کە زانیمان تەڵەبیەکان لە دەروی شارەیان بۆ سوپرایزەیان ئەو بابەتانە مەوادەکەمان گۆڕی بەمە ئەمە زۆر بەهێزە لە ڕووی شکاننەوە هیچ کێشەی شکاننی نییە ینی تەنانەت ئەگەر نەبێ بۆی کاکمایرەگە لێرەوە بەری بێتەوەی چی لێ نایە ناشکێ مەوادێکی زۆر بە قوت و باشە و تەفاسیلی ئەم تەبان ئەمە مەوادێکە ئەمەش مەوادێکە ئەم ئێمە لەبەر ئەوەی دەم و چاو عادەتەن وردەکاری تۆ ئیشێک زیاتر لە فەیسی کەسەکەیە ئێمە هاتین مەوادێکی ترمان بەکارهێنا بۆ فەیس بۆ وردەکاری بۆ دەست بۆ ئەو شوێنانە مەوادێکە کە ورتر ئیشی لەسەرکرێت دقیقتر ئیشی لەسەرکرێت. ئەمە ئەگەر بۆ نمونە لە کامێراکەیە دەرچێت لە کاتی دروستکردن یا ژێر چەناگە ژێر لوت ئەو شوێنانەی پێویستی بە جسرە بەرزی و نزمێکی تیا دروستە بوو بەس کە ئەم مەوادەمان بەکارهێنا هەموو وردەکاری هەموو شتێکی ئێستا مەحی حەجمی گەورەیە هی کامل جسمێکی 6 سانتیمەترە جنا تەنانەت هی بۆ نمونە 30 سانتیمی شوێنەوە کە حەجمی سەرێکی بچووکە هەموو وردەکاریشی وەکو خۆی دەرئەچێت. ئەمە ئازێتە کێشی بێ بە من بۆی کە ئەمە کێشیشیان زۆر کێشی زۆر کەمە بەڵێ وتت کە مەوادەکانیان جیاوازە ئەم دوودان بەڵێ
بەس چاوەسی پێ ناکرێت بەس وردەکاری زیاترە ئێستا ئێمە بۆ ئیشەکان بۆ فەیسیان ئەو موادە بەکارهێنی لە بەروی مەجای ئیشکردنی زیاترە بۆ نمونە تۆ لە فەیسالوت بۆ نمونە بە تایبەتی بۆ حەجمێکی کامل جسمی 30 سانتیم تۆ لە 30 سانتیمە 3 بۆ 4 سانتیمە مێنێتەوە بۆ دەموچاوکە کە تۆ بێ ئەو هەموو تەفاسیلە لە 3 بۆ 4 سانتیمە جێ بکەیتەوە تۆ کامل فەیسێک 3 بۆ 4 سانتیم بێ حەجمی لوت ئەبێت چەند دەرچێت پێمە پێویستمان بە شتێکە کامل وردەکاری پێ بکەیت باشە کاک پێیان سەبارەت بە ئەمەیان ئەمان موادی بەکاراتوە کە بەڵێ هەمان مەوادە ئەو حەجمەکەی بەرزەکەی 30 سانتیمەتر ئەگەر لە جەنابتەوە دیار بێ بۆ نمونە عینەکەی بەجیا دروستکراوە تەنانەت دەتوانێت ئێستا عینەکە کشی لابێ بە وردەکاریە و عینەکە دروست کراوە بۆ حەجمی بچووک هەروە دەرەچێ بەس بۆ حەجمی گەورە ئێمە هەمانە هەر عینێکی تەبیعی بۆ بەکارهێنین حەجمی گەورەمان هەبووە لە کامل جسمە قژی تەبیعیمان بۆ بەکارهێناوە جلوبەر قماشمان بەکارهێناوە بەڵێ قژی تەبیعی جلوبەرکی یان قماشی تەبیعیمان بەکارهێناوە بۆ باسکەی ئەو پەیکەری کچەکە بوو ئەویان زۆر بەڵێ بناو جوانە ئەمەمان بۆ باسکەم زۆر جوانە ئەمە هەموو خۆی عادەتەن جسمی مناڵ لەبەرەوەی تۆزێک پڕترە لەگەڵ کەسێکی کامڵە مناڵ حەجمێکی 30 سانتیم تۆ توانی هەموو مەلامحەکەی تیا بکە ئەمە ئێمە هەموو ئەمانی جەنابە ئەیبینی هەمووی ئیشی دەستە هەمووی چکەم بابەتیان سا 75 ئیشی دەستە سا 25 ئیشی جیهازە چ بەشێکی بەدەستکراوە ئێستا ئەمە هەموو ئەو ڕنگانەی تۆی بینی هەموو ئەو وردەکاریانەی چاو برۆ برژانگ ئەم ئەلوانانە ئەم جلوبەرگانە هەمووی ئەوەی جەنابە بینی هەمووی ئیشی دەستە ڕێککردنی پەیکەرەکە ئیشی دەستە لە دوای قاڵب و تاوبوون ڕێککردنی پەیکەرەکە ئیشی دەستە وەکو پەیکەر تاشێک چۆن بۆ نمونە لەسەر ئێمە قاڵبێک وەرەگرین ئێمە ئیسفادە لە جیهازێکەکەین ساوی 5 قاڵبێک وەرەگرین بەڵام دوای ئەوە داتاشی نەکەین بۆ ئەمەش بۆ ئەوەی ڕێکتر و جوانتر باشە کاک پێیانمەگەر پێمان بڵیت لە سەرەتای کارکردنتانەوە چۆن دەستەکەن بەکارکردن دیزاینەکە چۆن داهەنرێ و دواتر چۆن ئامێرەکە کارەکەی خۆیەکات و دواتر چۆن بەڕێستان ئەوەی کارە دەستیانی کە پێویستە لە پەیکەرێکە ئەنجامی بن ئێمە قۆناغی یەکەمەوەی کە بۆ ئێمە پێویستە ڕسمە ینی ئەبێ ئەگەر کەسێک بتوانێت هەوڵ با ڕسمێکی باش بە کوالەتی بۆ من بنێرێت لە چەند زاویە جیاوازەوە مەرحەلەی یەکەم ڕسمە دوای ئێمە دیزاینێک مۆدلێکی سریدی حازرەکەین ئەم مۆدلە سریدی ئەینێرین بۆ مشتریەکە ئەگەر کێشەی شتێکی هەبێ ئەتوانێت پێمان بڵێ بۆی چاکەین و ئەگەر مەزبوط بە هیچ کێشەیەکی نەبێت پێمانەڵێ فاینەڵی ئیشەکە وەرەگرین لەسەر جیهازدایانێ دوای ئەو مەرحەلە جیهازە ئەمە چێتە لای ڕەسام و دووسێ مەرحەلەی تر تێ ئەپەڕێ وردە هەتا ئەخیر قۆناغ کە ئەمە سوودفە هەر هەمان بۆکسە حەزمان کردوە پێچانەوە کشی تایبەت بێ بۆیە لە بۆکسێکی زۆر تایبەتە دای ئەنین چواردەوری فومستاندی خۆی لەگەڵایە ڕسمی خۆی لەسەر تەختەکە دروست ئەەکەین بۆی شتێک بێ ینی ئێستا ئەگەر دیقەتی بێ ئەمە هەمان بۆ منەم ڕسمی کە دروست کراوە هەمان ئەم مناڵەیە کە پەیکەرەکەمان بۆ کردووە هەمان جلوبەرگە هەمان ستایلە ڕسمەکەی خۆی لەسەر بۆکسەکەش ئەەکەین ئەو ئەخیر قۆناغە کە لە شتێکی حەزەکەم ینی شتەکانەوە نەتەواتە ئەم بۆکسە تایبەتە بەم پەیکەر تایبەت بۆ دروست کراوە من حەزەکەم ئەوی شەکە چێتە لای کڕیارەکە تەنانەت بۆکسەکەشی فرێنەیە هەڵی بگرێ بۆیە هەوڵم ماوە کە شتێکی جوان و ڕێک و پێک بکەم بمێنێتەوە دەستەکانی خۆش پەیکەرێکی مامۆستا ناسر ڕۆزان پەیکەرەکانە کە جیاوازترە خۆسی جیاوازیەکەمان بۆ بکە بەم کۆتایی ئەم بە پەیکەرەمان دروست کرد ئەمە تێکەڵی گەچە لەگەڵ دوو مادەی ترە بۆ بابەتی کەسێک بۆن منە بۆ کەسایەتیەک سەعەدە دو سەعەدەت هەزار عەدەدی ئەوێ ئەمە بەکارهێنین لەبەرەوەی کولفەی کەمترە کاتیشی زووتر تەواو بە ئیشەکە باشە وەکو توانای مانەوەی ببوورە هەر وەکو توانای مانەوە ئەمە توانای مانەوەی زۆر زۆر باشە ئەمانش عینەن شێوە ینی کێشە نیە سەبۆن منە ئەوەی کەلویایە 3 ساڵە دروست کرا و هیچ تێک چوونێکی نەبێ بەڵام ئەبێ لە ژوورەوە هەڵبژێرە هی دەرەوە نیە بەس ئەمە کێشەی نییە لە دەرەوەش ئەمە وەکو کێش چۆنە هەر لە کەرەستێکی تۆزێ لەو قورسرە بەس زۆر قورسی باشە کاک پێیان وەکو وەرزەکان وەکو گەرما سەرما تا چەند کاریگەریان هەیە لەسەر پێموتی ئەوانە بێ لە ژوورەوە بێ ینی بەرگەی و گەرمایە وڵاتە ناگرێ بەرگەی بارانبارین و تەڕبوون ناگرێت ئەبێت لە ژوورەوە لە ئۆفیس دەماڵەوە لە شوێنێکە هەڵبژێرێت ئەگەر لەویا بێ هیچ کێشەیەشی نیە تەبیعی تۆ لە وڵاتە لە هاوین ماڵیشەوە گەرمە ئەوە نییە بڵێ بەو گەرمایە تێکچێ بەس ڕاستەوە خۆ هەتاو لێبا یان تەڕبێ ئەو کاتە ینی وردە بەرەو تێک چوونەچێت وەکو ئەگەر بەم شێوەیە هەڵیان گرت
وهەیە بە مروری زەمن ڕنگ و شتەکانی تەڵخ نەبێت گۆڕانکاری ئەوە تا من ئێستا ئەوەی کە پێم وتی ئەو پۆرتڕێتی پێشەوە 3 ساڵە دروست کراوە هەمان ڕەنگە و کاک پێمەمێن ئەوەش 3 ساڵ و نیوە کراوە ئەوەی تەنیشتیشی 3 ساڵە کراوە ئەوەی پیاوەکە بەڵێ ئەمە 3 ساڵە 3 ساڵ و نیوە 3 ساڵ و نیوە پەیکارە کراوە هیچ کێشەیەکیش هیچ کێشەیەکی نیوە بگرێ من لە ئۆفیسیش دامناوە زۆر جار ئەمەنە گەرم و شوێنەکە یعنی ناخۆش لە هاوینا بەتایبەتی بەس هیچ کێشەیەکی تێکچوونی باشە کاک پێم زیاتر داواکاریەکان ئێستایە لەسەر چییە ئەوەی کەی بینم ئێستا پەیکەرێک دروست کراوە کەسێکە دەرچوونیەتی بڵین بەڵێ بۆ ئاهەنگی دەرچوونیەتی بەڵێ زیاتر داواکاریەکان لەسەر چییە داواکاریەکان بۆ مناسباتە بەعام عید زەواجە تەخەڕوجە ڕۆژی لەدایک بوونە بۆ ئەم مناسبانەیە ئیتر مەوسمی ئاهەنگی دەرچوونی زانکۆکان بە زۆری ئەو بابەتەیە کەگەینە مانگی 1 مانگ بۆ پێش ڤالنتاین بۆ دوو کەسی زۆرە بێت کە دوو خۆشەویست دو هاوسەر بەیەکەوە دروستی ئەەکەن بۆ نمونە بە زۆری داواکاریەکان هی کاتی مناسبەیە بۆ مناسبەیەک ئێتە هەج مناسبەی بێ داواکرێت زۆر باشە ئێستا بۆ نمونە هەرم پێکەری کە بینین هینی ئەم دوو هاوسەرەیە ئەمە چەندێکی ئەوێ کات من بۆ هەموو ئیشێک 20 بۆ 25 ڕۆژ کات دانێم بۆ کڕیارەکان طبعا ئێمە یەک ئیشمان لا نییە کۆمەڵی ئیشمان لایە بۆی بە حەقی خۆی بێن بە ئیشەکە بەڵام تۆ ئیشێک لە سفرەوە حسابی بکەی ئەتوانین حسابی بۆ نمونە هەفتەیە بۆ 10 ڕۆژی بۆ بکەین بۆ یەکیش هەفتەیەک بۆ 10 ڕۆژ بەس ئەکرێت بڵین ئەو پەیکەریان کە دوو کەس بەیەکەوەیە گرانترێکە دروستکردنەکەی وەک لە پەیکەرێکە تەنها یەکەس بێت من دیسکاونتێکم لەسەر دوو کەسیەکان کردووە لەبەرەوەی کۆمەڵی بابەت هەیە لە ئیشەکەمانە بۆمان ئەگەڕێتەوە خۆمەوانم لێ کردوەوە تۆزەی زعسرە بەس حەزم کردەوە وابێت کە دوو کەس بەیەکەوە بیانە ببێ دیسکاونتیشی لەسەر ئەمە یادگاریێکش دروستەکە بۆ کەسانە ئەگەر کەسێک پەیکەرەکەی ئامادە بێت دواتر تێبینیەکی هەبێت حەزکە گۆڕانکاریەکی تیا دروست بکرێت مەجای گۆڕانکاری لە قۆناغی یەکەم کە پێم وتی ئێمە ڕێندەر مۆدەلی سریدیەنێرین بۆ کڕیار هیچ کێشەیەکمان 100 جار ئیدیتمان باتە هیچ کێشەیەکمان نیە بەس مەرحەلەی ئەخیر و کۆتایی ئەو ئیدیتی بکرێت تەنها ڕەنگە تۆ ناتوانین دەستکاری لووتکەی ناتوانین دەستکاری حەجمی قشکەی ناتوانین و گۆڕانکاریانە بکەی بەڕاستی بەڵام لە ڕەنگە مەجای تایە کێشەی باشە باسی دەستکاریکردنی لوتی کرد داواکاریتان لێکراوە کە جوانکاری بۆ بکەن زۆرەوە لە هەموو بەرنامەیەکا باسم کردووە کورد لوتی کێشەیەکی هەبێ بۆ بچووکەرەوە جنوب کێشەی ورگیان هەیە ینی ورگیشە لەبەر کورد لوتە جنوب ورگە ئەم دوانە هاچی تەڵەبیەمان هەیە بە زۆری ساهشتای ینی پێڵم کاکە لە خۆنا چڵی بە جوان بێ قەیناک ینی ئەو کێشەی لە کووردا هەر هەبووە هیلوت لە جنوبیشە شارە عەرەبیەکە ورک باوەڕی بچووکتر بێ ئەمەمان هەیە دوای جوانکاریەکە بەدڵیانە ئەیتە بەدڵیانە بێ وایە ڕەنگە دوای جوانکارێکە پەیکەرەکە بەرەبەرە دکتۆرێک بڵێ ئەوە نییە بەدڵی خۆیان ئێمە پێم وتی ئەتوانین هەموو دەستکاریەک بکەین هەموو تەفاسیلێک لەسەر داوای کڕیارەکە وەرەگرین بۆ منە کەسی وامان هەیە بۆ ڕۆژی حەفلەکەیان بووکو زاوە ئەیانەوێت من مجرد ڕسمێک وەرەگرم بۆ فەیسیان دوایی بەدل و جلو و بەرگ و هەموو شتێکیان لەسەر تەڵەبی خۆیان ئەڵێ حەزەکەم بەوە بێت تا با بۆ بێ ئێمە توانینەوە نییە شتێکی مەحدودێتێکمان نییە توانین هەمووی بەتا بنیشین فەرمو کاک پەیام بۆی کە درێژش بە گفتوگەکەمان بین باسی ئەوەت کرد ئێوە بەتایبەت لە سەرەتایە بە ئامێر زیاتر ئیشتان کردووە بەتایبەت پرینتەری سێڕە هەندی وا هەیە گۆڕانکاریەکان لەم بوارەشە چۆنەسە لە تەکنۆلۆژیا هەموو بوارێک هەر خەریکە بەرەو پێشەوە ڕوات بەخێرە لە بوارەکەی ئێوەشە هەر گۆڕانکاری زۆر بێت یاخود بۆ ئێوە هەوڵ بن لەم گۆڕانکاریانە زۆر سوود وەرگرن وەڵاهی تەوان مەجای بە تایبەتی سریدی لە ڕۆژگاری ئەمڕۆیە بەردەوام ڕۆژانە توانێ بڵێ بەرەو پێشەوە چێ هەر جارۆ بابەتیشی تازەیە کە بەو شێوەیە دروست ئەکرێت بە سریدی دروست ئەکرێت بۆیە طبعا من بەردەوام لە هەوڵی ئەویان تازەگەری لە ئیشەکان بکەم هەوڵ بین بتوانین کە وردەکاریەکان باشتر دەربچێەوە ئیشەکان بە باشتر بکەیت بەڵ کاک پێیان ئەکرێت بڵین لە پەیکەرەکانە لەمانی کە لە ناو ستۆدیابوونی هەیە ویان پەیکەرێکی دیکە کە دروست کرد بێت کام پەیکەریان گرانترە لە دروستکردنە خۆرەسترە لە دروستکردنە گەورانچووکی ئەوە دیارەکات یان پێی حەجمە بە پێی حەجمە بۆ نمونە ئێمە سعرەکان لە پۆرتریتا لە $150 هەمانە تا سەر و $1000 ئەمە حەجمەکەی دیاری ئەکات و کامل جسم لە $200 هەمانە بۆ سەر و $1000 بەڵێ مە بەستم گرانی لە کارکردنە لە کارکردنە عادەتەن پۆرتریت لەبەر ئەوەی کە فەیسی کەسەکە گەورەیە تۆ مەجبوری هەوڵبەی هەموو وردەکاریەکان 100% دەرکەیتەوە پۆرتریت هەم تۆزێک کاتی زیاتر ئەوێت
هەموو دەکاریشی زیاترە ینی من خۆم شخصی خۆم لەگەڵ کامل جسمەکەی زیاتر مرتاحم تا باشەوەکو جلوبەرێکی کوردی بەیان هەر جلوبەرگێکی تر بێت کێشەی جلوبەری کوردی کاتی زیاترەوە ئەوەیە مۆزوعەکە چکە عادەتەن گەورەترە وردەکاری زیاترە بڵین جوڵانی لەو قماشەیە هەیە زیاترە نەخشەکانی زیاترە بە تایبەتی خانمان قورسرە بەس ئێمە کێشەمان نییە لە کۆتایە شتەکە جوانترە بێ من شخصی خۆم ئەوەم نییە بڵێم ئەمە کاتمان زیاتر لێ بەیان بە سەرێکی زیاتر بڵێن نا بەعکسەوە پێم خۆشە ئەو شخصە داوای چی ئەکات حەزی لە چ شتێکە لەوانێ ئەو جلوبەرگە یادگارێکی بێ لەگەڵ بۆیە هیچ کێشەیەکمان نیە قورسرە بەس کۆتایەکی زۆر جوان دەرەچێت کاواتە تۆ خۆت کام ئیشیان هەڵەسەنگێنی کامانت بەلاوە زۆر جوانتر وەڵی هەردووشی ئەزانی بۆ دوو بابەتی جیاوازە پۆرترێت ئەچێتە قاڵبی ڕسمیەوە تۆ هەدیەکەکەی کڕیت بۆ مدیرەکە و بۆ کەسیشی ڕسمی تۆ ئەکرێت ئەبێ پۆرتریت هەڵبژێری بۆ بابەتە کامل جسمیش کەسیشی نزیکە هەیە یان حەزە لە یشێکی دوو کەسیە کامل جسمەکە ینی هەردووکی جوانی خۆی هەیە هەر یەکە و بۆ کات و بۆ مناسبە و بۆ شوێنی خۆی جوانی خۆی هەیە بەس پێم وتی لە یشکردە من زیاتر بە کامل جسمەکە مرتاح خۆی چی بۆ خۆی دروست کردو هیچ دوای 4 ساڵ هیچ تام دەکەی چ نەکردەوە بە تەماژ نیت وەڵاهی جارێ نازارم ینی باوەڕێکی قەت بیرم لێ نەکردوەوە با ئیشێ بۆ خۆم ڕەنگە ئێستا هاوڕێکان گوێیان لێمان بێت کە لە کاڵتا کارەکەن ئەوان بۆ دروستکەن وەڵاهی تجا خۆ 4 ساڵم نیان فرازی شەم بۆ نەکردووە لە مناسبەیەکە خۆیان دروستیکەن ئیتر هیوامانەوەی گوێ لە ئیتر بەشمی شەڵا بۆم ساڵ دروستی باشکەم ئینشەڵڵا جا ئەگەر پێمان بڵیت کە باسی ئەوەت کردوتت بە خۆشحاڵیەوە ئەو کەسانەی کە داوای ئەم پەیکەرانە لە بەڕێزت ئەکەن سنوورەکانی هەرێمی کوردستانیان تێپەڕاندووە عێراقیان تێپەڕاندووە تەنانەت لە دەرەوە پێمان بڵێ ئایا لە دەرەوە ئەم جۆرە پەیکەرە دروستکردانە هەیە یاخود بۆ نمونە ئەگەر هەیە چی واکات ئەوان سەرباری بوونەکەی هێشتا پەیوەندی بە بەڕێستەوە بکەن و داوا لە بەڕێز دروستکردنی ئەم بابەتە من ناڵێم ئێمە تاکە کەسین لە عالەمامی شاکەین وڵاتی تریژ هەیە ئەیکا هەر یەکەو بە شێوازی خۆی هەر عینەن شێوازی ئیشەکەی ئێمەش هەیە ئەکرێت خۆت سەرەتا ئەمە چۆن بوو بە خەیاڵت گەی کاک پەیام وەڵاهی من حەزم لە بەردەوام حەزم لە ئیشی تازەیە حەزم لە شتێکە دووبارە نەبێ و حەزم لە شتێکە خەڵک زەحمەت دوای تۆ بتوانێ بیکە چونکە بەڕاستیەکە ئیشێکی ئاسان باە لەم 4 ساڵ و نیوەیە لە وڵاتەیە هیچ نەبێت 4 کەسی تر منافەسەیە کردین دایانەنا بەس ئیشەکە زەحمەتە هیلاکبوونیشی زۆر زۆری ئەوێ خۆت پێکەرتافێکی من بەس وەکو حەزێک متابعە بە دوادا چوون سێرچێکی کامل 6 مانگیم لەسەر ئیشەکە کرد وردە وردە شتەکان تێگەشتم وردە وردە لە 2 کەس 3 کەس 4 کەس کە ئێستا سواز بخوا 15 کەسی لە گروپەکەی هەمومان ئیشەکەین وردە وردە هێنامان بەمە ینی من ئێستا خۆم جاری وا هەیە سەیری ئیشی بیدایەتەکەم وەرمونە یەکەم دووەم سێم ئیش خۆمان باشە چۆنەمەمان دروست کرد ینی ها لەگەڵ ئێستا فەرقی زۆر زۆرە تەبان وردە وردە تەجروبەمان پیا کرد ئەمانە من بابەتە هەیە لە دەرەوە بەڵام من زۆر جار خەڵک بۆ نمونە باسی نرخەکانی شەکە بڵێ تۆزە زۆرە بۆ ئەم زروفە زروف لەگەڵ کولفە ئیشا فەرقی هەیە تۆ کە ئیشەکەکەی 15 کەسیشی لەسەرەکە 15 ڕۆژ 20 ڕۆژیشی لەسەرەکەی هەمیشە کولفەیەکی هەیە هیلاکبوونێکی هەیە لاانە مەوادەکانی ئێوەش گران بوو بێت ماوادەکەش تا حدێک گرانە من هەوڵم ماوە کەمترین ئیسفادە لەسەر ئیشەکەدا بنێم بۆی زۆرترین کەس بتوانێت بیکات ینی چاوم لەسەرەوە نەبووە بێم ئیسفادێکی زۆر خەیاڵی لەسەر ئیشێکدا بنێم حەزم کرد ئیسفادەیەکی وا بێت کە خەڵکیش بتوانێت بیکات چونکە بەڕاستی بۆ نمونە حەجمێکی 30 سانتیم ئێمە لە کوردستان لە سلێمانی کامل جسم بە 200 دلارێکی لە وڵاتی شوکو ئەڵمانیا بە 300 یۆرۆیە بە 350 یۆرۆیە بە 400 یۆرۆیە ینی جیاوازیەکەی زۆر زۆرە بۆیە من هەوڵم ماوە کە ئەوانشی کە لە دەرەوە داوای ئەکەن تۆزێ نرخەکە فەرقی هەیە لەگەڵ ئەوەیە هەوڵم ماوە کەمترین ئیسفادە لەسەر ئیشەکەدا بێت باشە کاک پەیام وەکو پلانتان بۆ داهاتوو کارەکە بەرەو پێش بەرن چ پلانێکتان هەیە واللهی من پشتیوان مەخوای گەورە بەم نزیکانە حەزەکەم لە شارەکانی تریش و خەریکی ئەوەین لە شارەکانی تیژ ئۆفیس بکەینەوە شوێنێکمان هەبێ لەبەرەوەی من لە بەسڕەوە خەڵگاتۆ بۆ سلێمانی لەبەر ئەمیشە حەزی کردووە لە نزیکەوە بابەتەکان ببینە حەزی کردووە لە نزیکەوە لە ئیشەکە تێبگات لە بەغاوە بە تایبەتی هاتوون لە کەربەلاوە لە هەولێرەوە لە دهۆکەوە ئەی لە دهۆکەوە کەس تەلەفۆنی بۆ کردوم 6 ساعت 5 ساعت 6 ساعت ڕێ بڕیوە ئەو من ئەمڕۆیم لە ئۆفیسە بیوەرە بە خێر بێ شەو لەگە خۆمە هەر میوانم بۆ
شەو ڕۆشتۆتەوە بە تایبەتی بۆی هاتووە بۆیە حەزەکەم لە شارەکانی تیژ وردە و خەریکیشین بکەینەوە کە خەڵک لە نزیکەوە ببینەوە چەند بابەتیشی تازەی تریژەیە تا ئێستا نەکراوە ئیشەڵا ئیشی لەسەرەکەین ئەوانیش دەست پێ بکەین هیواداری زۆر سپاس سەرکەوتوو بن، دەستان خۆش بێت. خۆشحاڵ بووم بژین.